سەرەڕای زۆری ژماری ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان بەڵام کەیسەکانی توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەتان لە هەڵکشاندان. بەشێک لە ئافرەتان هۆکارەکەی بۆ ڕۆڵی خراپی بەشێک لە ڕێکخراوەکان دەگێڕنەوە کە نەیانتوانیوە بە ئاراستەی چارەسەری کێشەکان خزمەت بە ئافرەتان بکەن و بگرە زۆر جار هۆکار بوون بۆ لێکترازانی خێزانی. طبعاً ئەگەر هەر بڵێ ژن ئەوە سەنگەرێ دروستە بێ بەرامبەر بە پیاو، یعنی کەواتە جەبهەیە دروستەکەی تو ئەڵێی ژن دروستیش بووە. ژن بۆیە ڕێژەی تەلاق زۆرە لەبەرەوەی ئەمنە وتراوە ژن ڕێژەی کوشتن زۆر بووە، بەسە ژن کوشتن بەڵام لەگەڵەوەشە ئەبینی زیاترە بێ، ڕۆژ لە ڕۆژ زیاترە بێ، نەک بەرەو کەم بوونەوە بڕوە. گومان بێگومان هەیە ناڵم لە ئاستی پێویستانە بۆ ڕێکخراوەکان، یعنی هەموو ڕێکخراوەکان وەکو پێویست نیانتوانی و ئیشکن بەشێک لە ژنان و ئافرەتان نیگەرانن لەوەی ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان پەرە بە گواستنەوەی کللتوری بیانی بۆ هەرێم دەدەن و ئەوە بووە بە کاری هەرە لە پێشینەیان. جگەلەوەش بەشێک لە ڕێکخراوەکانی بواری ژنان لە بری چاندنی کللتوری لێبوردەیی و قبوڵکردنی جیاوازیەکانی نێوان هەردوو ڕەگەز ژن و پیاویان کردوتە دوو بەرەی دژ بە یەک. یاساناسێک دەڵێت ڕێکخراوی ژنان هەبووە هانی ئافرەتانی داوە بۆ داکۆکی لە مافەکانی، کاتێکیش کێشەکەی کەوتۆتە دادگا لە نیوەی کەیسەکەدا دەستی لێبەرداوە و بەتەنها جێی هێشتووە. کاتێک کە ئافرەتە تووشی کێشەیەک دەبێت پەنابا بۆ یەکێ لە ڕێکخراوەکانی ژنان بیلەوە ناکاتەوە کە ئەم خانمە سەرگەدانە بێت و ماڵەکەی لێ تێگەچێت، تەنها بیلەوە کاتەوە کە ئەم خانمە پەنابێتە بەردادگا و لێک جاکاتەوە. ئەکید هەندێک ڕێکخراو هەیە ماڵیان لە خەڵک تێکداوە و لەگەڵ ئەوەی کە دۆستەکەی بۆ باتە دادگاش لە ناوەڕاستی دۆستەکەی وازی لێ هێنێت و خانمەکە سەرگەدانە بێت نازانە پەنا بۆ کوێ بەرێت. ئامارەکانی جیابوونەوە و تەلاق و لێکترازانی خێزانی لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ ڕوو لە هەڵکشان دەکەن. لەگەڵ هەڵکشانی ئامارەکان ڕێکخراوەکانی بواری ئافرەتانی زیاتر دەبن، بەڵام زۆرێکیان تا ئێستا نەیانتوانیوە مەرهەمێک بن بۆ چارەسەری کێشە خێزانیەکان. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.